شانۆی وەرن بمان بینن گوێمان لێ بگرن هەر شانەکە وەرن گوێمان لێ بگرن بۆ پێی کە ئەمانە هەمویان نادید و نابیسن ئەم گروپە ئەلبەتە خۆیان لە شوێنێکی تایبەتا بوون کۆمکردنەوە هەڵسان لە گروپی هونەری ئەستێرەکان توانیمان شانۆیەک وەرن گوێمان لێ بگرن بۆ ئەوەی ئەوانیش هەر لە ناو کۆمەڵگا هیچ کەمیەکیان نییە چکە ئەوانیش هەر کوڕی ئەم شارەن و میلەتن ناشتوانی تۆ پەراوێزیان خەی لە کۆمەڵگا من هەستم کرد کۆمەڵێ هەم لۆک و دەسەڵات هەمووک و زۆری خێزانەکانیش ئەمانیان پەراوێز کردووە بۆ ئەوەی ئەم ئیشە خۆی ئیشێکی چارەسەرە چکە عیادە المەسرەحی پێڵێن هەر خۆی شتێکی چارەسەرە ینی نۆرینگەیە وەک نۆرینگەیەک وایە ئەم بیرۆکەیەم بۆ هات توانیم بیرۆکەکە لە خۆیان دروستکەم چکە ئەم شانۆیە دەقیقی حازر نییە بۆی کە تۆ ئامادەیکەی ئەو کاتی کە تۆی دەرهێنانی بۆ ئەەکەی هەمیش ئامادەکاری بۆ ئەەکەیت و بە کارێکی هوەری پێشکەشی ئەەکەی ئەلبەتە ئەمانە لە 12 ئەکتەر پێکات و تەمەنەکانیان لە تقریبن لە 12 و 14 تەگا تا بەرەو 18 هەڵکشاون. کاتێک کە من کۆمکردنەوە هەوڵی تۆزێ ئەهاتن و ئەڕۆیشتن تا و کاتێک توانیم کۆنتترۆڵیان بکەم چونکە ئەمانە بەڕاستیە تا خێزانەکانیانە هاتن بۆ لاویان و لەوەتی لەگەڵ ئێوایە توانیوانە جۆرێکتر تەعامل بکەن لە ماڵە ینی ئەگەرێک یەکگوێ سەرپەرشتی ئەمانە بکە و بەم ئیستیمرار لەگەڵیانەوە چکە هونەر کایەکی معریفەیە کایەکی چارەسەرە بۆ کۆمەڵگەش نەک تەنها بۆ ئەوە نابیس و نادیدەکان ئەوە بوو خێزانەکانیانە هاتن بۆ هەنە ئەگەر توانیت ئیشێکی تر بکەیت لە دوای ئیشەکە بە مستەمڕی لەگەڵ یانام و قسەشیان لەگەڵاکەم لە ڕووی ڤایبەرەوە بە تەماین بەردەوام بین و بەڵێ لە دوهینا کارێکمانترەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاو بەسەرانە ئەم ساڵش بە تەمابووم ئیشێکیان لەسەر بکەم بۆ شارەکانی تربی بەم چکەوە قرار بوو لە هەڵەبجە بیکەین لە ڕۆژی 16 ساڵی ڕابردوو ئیشەکە بکەینتر ئەوە بەهۆی کۆمەڵە ڕێگریەوە نەکرا.